ئێستا بچینە سەر بەندی یەکی چیمای پۆلی 12 کە باسی ئاوێتەکانەکە. ئەم ئاوێتانە لە ئاودا کە ئەتوێنەوە لێک هەڵەوەشە بۆ ئاوێنی موجەب و سالب، ئاوێتەکان ناویان چۆنە دەستی خۆش بێ، ئاوێتەکان چۆن ئەخوێندرێنەوە، چۆن ئەنووسرێن، ئەبێ هەندێ ئاوێنی موجەب و سالب هەیە بیزانیت. ئاوێن موجەبەکان ئەوانەی کە کۆمەڵی یەکە من دەستی پێشوتم موجەب یەک ئەبێ لە بەرێک بێ، لیتیۆم، سۆدیۆم، پۆتاسیۆم، ڕۆبیدیۆم، سیزیۆم، فرانسیۆمیش لەبەر نەکەی قەینا. ئەمانە ئاوێنی موجەب یەکن، تاکگەردیلەشن، لیتیۆم، سۆدیۆم، پۆتاسیۆم، ڕۆبیدیۆم، سیزیۆم، فرانسیۆم لەبەر مەکە، یعنی لێرە تا ئێرە. کۆمەڵی دووەم موجەب دوو، بریلیۆم، مەگنیسیۆم، کالسیۆم، سترۆنیۆم، باریۆم تا باریۆم لەبەرکە، رادیۆم لەبەر مەکە قەی ناکە. لە موجەب سێ بەس ئەلەمنیۆم لەبەرەکەیت. ئەم موجەب سێ سالب یەک، فلۆر، کلۆر، برۆم، بیۆد، ئەمانە سالب یەکن لەبەر یەکەیت. لە ناو موجەبەکانێک ئاوێنی فرەگەردیلەم بۆ نووسوی NH4 موجەب یەک. لە ناو سالب یەکەکانیشە ئاوێنێکی فرەگەردیلی سالب یەکم بۆ نووسوی CN سالب یەک لەگەڵ OH سالب یەک، سیانید و هایدرۆکسید. لە سالب دوو وتومە ئۆکسجین و گۆگرد لەبەرکە. لە سالب سێ وتومە بەس نایترۆژین. ئەمانە وەک بە حساب ئاوێنی تاکگەردیلن، بەس ئاوێنیش هەیە لە چەند گەردیلەیەک پێکهاتوو پێڵێن فرەگەردیلە. جا ئەوانە چۆنە خوێندرێتەوە؟ کردومە بە 4 گروپەوە بۆت لەسەر مەزنەوەکە لە لاپەڕە 4. خانەی یەکەمینا خانەی دووەم لێوە دەست پێکەم. خانەی یەکەمی پێوترێت ئەمانم هەمیان پێوترێت ئانایۆن، یعنی ئایۆنی سالب. ئانایۆن یعنی ئایۆنی سالب. ئەمانی کە بە لەسەر شێوازی توخم زائیدەن ئات، یعنی ئەخوێنرێتەوە پێوترێ ئانایۆنی زۆر ئۆکسجین، زۆر ئۆکسجین، وەکو SO4 سالب 2، PO4 سالب 3، NO3 سالب 1، اینجا ClO3، BrO3، IO3، CO3 سالب 2، CrO4 سالب 2. ئەمانە چۆن ئەخوێنرێتەوە؟ ئەو توخمەی کە لەگەڵ ئۆکسجینایە، ئەو توخمەی کە لەگەڵ ئۆکسجینایە ئاتێکە خەیتە سەری. لەسەر ئەم توخمە لەگەڵ ئۆکسجینایە گۆگردە، ئەڵێ چی؟ گۆگردات. ئەمە ئەڵێ چی؟ فۆسفات. ئەمە نیترات، کلۆرات، برۆمات، یۆدات، کاربۆنات، کرۆمات. بۆ مەڵێ کاربۆنات لەگەڵ کرۆمات. جا ئەبێ شێوگەکە وەکو خۆی لەبەرکەیت، وەکو سپێڵ وایە، هیچ مەجای مناقەشەی تیان نییە. ئەو بە ئینگلیزی پێڵێن چی؟ دۆر. چۆنە نووسرێ؟ DOOR وانە؟ ئەی ئەوە چییە؟ ئەوەش هەر دۆڕە. ئەی بۆ وایە نووسن؟ دووزانم پێیکی خۆیان نییە، وا ڕێکەوتون و تەواو. بڕیار لەسەر سپێڵ دراوە دۆر DOOR، خۆ ئەویش هەر وەکو بیخوێنیتۆ هەر لێی دۆر وانە؟ بەڵامیتر ئەوان چۆن بڕیار دراوە سپێڵ چۆنە نووسرێ بێ ئاوا بنووسرێ. دۆر دۆر باشە، یعنی کەیفی خۆیانە تێگەشتی پیاو نییە قسە بکە. ئێستا ئەمیش وایە، ئەم وەکو سپێڵێک لەبەرەکەی چ توخمێکی تایە، چەند ئۆکسجینی تایە، بارگەکەی چییە، ئەوە سالب 2 سالب 3، بارگەکانیش لەبەرنەکەی کێشە بۆ دروستەکە. چەند ئۆکسجینە؟ ئەمانە هەمووی سالب یەکە، سالب 1، ئەوە سالب 2، ئەوە سالب 2، ئەوە سالب 3. ئۆکسجینەکانی ئەمانە 3، ئەوە 4، ئەوە 4، ئەوە 4 بە لەبەریکەیت. اینجا لە خانەی دوو هەمدا ئەوە زۆر ئۆکسجینە، ئەم لا پێڵین کەم ئۆکسجین. یعنی چی؟ یعنی ئەمانە یەک ئۆکسجینی کەم کەرەوە، یەک ئۆکسجین. ئەوەی 4 بیکە بە 3، ئەوەی 3 بیکە بە 2، ئەوە 4 ئیکەی بە SO3. بارگەکەی سەری ناگۆڕێتی هیچ، بەس ژمارە ئۆکسجینەکە. PO4 بە چی؟ PO3 بارگەکە ناگۆڕێت. NO2، ClO2، BrO2، IO2. ئەم دوانە نیانە، کەم ئۆکسجینیان نییە.
ئەمانە چۆن نەخوێنێتەوە ئەو توخمێکە لەگەڵ ئۆکسیجینایە توخمەکە لەگەڵ ئۆکسیجینایە هیتە خەیتە سەرێ بە چی؟ ئەمە گۆگردات ئەمان چییە؟ گۆگردیت فۆسفات فۆسفیت نیترات نیتریت کلۆرات کلۆریت برۆمات برۆمید یۆدات یۆدیت لە خشتەکە بۆ نووسی لەسەر بۆردەکە زۆر کات بە نووسینەوە ناکوژین بۆردەکە زۆر قەرەباڵق ناکەین ئەوەی ئەولا ئەمە زۆر ئۆکسیجینە ئەمە پێوترێ زۆرتر ئۆکسیجین ئەمان کەمە ئەم لا پێوترێ کەمتر ئۆکسیجین چێ بەس هالۆجین هالۆجین یعنی فلۆر کلۆر برۆم یۆد فلۆری شتیانە ماوە بەس کلۆر و برۆم و یۆد بەس ئەم سیانە ئەچنە ئەم خانەی زۆرەوە و هەر ئەم سیانە هالۆجینەکان ئەچنە خانەی کەمترەکەەوە ئەوانی تر نییانە ئەوانی تر زۆرتر و کەمتر ئۆکسیجینیان نییە ئێستا ئەمە یەک ئۆکسیجینی بۆ زیاکەوە بەچی ClO4 BrO4 IO4 یەک ئۆکسیکەی بە چوار ئەمانە دووە کەمتری کەرەوە دووەیکەی بە چەند یەک ئەڵێ ClO سالب BrO سالب IO سالب ئەم ناوە ناگۆڕی توخم زائیدەن ئات نایگۆڕیت کە ئەبێ بە زۆرتر ئەچی یەک پێشگرە خەیتە سەری پێشگرەکە بە کوردی ژوورە بە ئینگلیزیەڵێ پێر فەرقی نییە یا پێر یاخود ژوور ئەمە ناوی ئایۆنی کلۆراتە ئەمە پێوترێ ژوور کلۆرات یان ئەتوانی بڵیت پێر کلۆرات فەرقی نییە برۆمات پێر برۆمات یۆدات پێر یۆدات ئەم لاش بە هەمان شێوە ئەم ناوە ناگۆڕیت کە ئەبێ بە کەمتر ناوەکە وەکو خۆی نووسیتەوە توخم زائیدەنیت بەس چی بە هەمان شێوە پێشگیری هایپۆ لە پۆلی 11 ئەم بە کوردی پێڵێ ژێر ژوورە بێ بە ژێر ژێر یعنی ژێرتر کەمتر بەس لە پۆلی 11 وشەی ژێرەکە بەکار نانێنێت هایپۆکە ئێستا ئەمە ناوی ئایۆنی کلۆریت بوو لەسەر شێوازی توخمیت کلۆریت ئەم هایپۆکلۆریت برۆمیت هایپۆبرۆمیت یۆدیت هایپۆ ئەمانەت ئەوێ هەتاکو کۆتایی بەندی شەش نەک شەشیش تقریبا لە حەوتیشە و هەندێک جار لە هەندێک شوێنی هەشتیشە زۆر پێویستمان پێ بەس تاکو کۆتایی بەندی شەش بە چڕی بە خەستی پێویستم بە زانینی ئەم ئایۆنانە یعنی ئەگەر ئەمانە نەزانین ئەگەر هەیە تەخیرە بی لە کاتی وەڵامە یا ئەگەر هەیە هەڵەش بکەیت ئەبێ بارگەشی لەبەر بێ بارگەکانی سەریشی اینجا ئەمانە ئایۆنی سالبن ئەمانە ئایۆنی موجەبن موجەب و سالب یەک بگرن ئەبێ بە ئاوێتە اینجا باسی ئاوێتەکەکەین ئاوێتەکان پێش ئەوی بە تەواوی بچینە سەر بەندێکی پۆل 12 ئاوێتەکان کە لە پۆلی 11 شاهات خوێندراوە دوو جۆرە ئاوێتەی ئایۆنیمان هەیە لەگەڵ ئاوێتەی گەردی ئاوێتەی ئایۆنی یعنی گەردیلەکان یەکیان گرتووە بەهۆی بەندی ئایۆنیەوە یعنی پێک هاتووە لە ئایۆنی موجەب و سالب وەکو چۆن ئەڵێ NaCl ئەمە ئایۆنی موجەبە و ئایۆنی سالب بەس ئاوێتەی گەردی یعنی گەردیلەکانێکیان گرتووە بە بەندی هاوبەش لە بۆ مناڵێ HCl لێرە ئایۆنی موجەب و سالب لەسەر ئەمە نانووسێت ئاوا بەندێک دانیت ینی لە نێوانیانە بەندی هاوبەشە ئاوێتەکان دوو جۆرن ئاوێتی ئایۆنی و چۆنیانە ناستیتەوە ئەوە بەڵێ ئاوێتەی ئایۆنی پێک هاتووە لە ئایۆنی موجەب و سالب خۆی بە عیلمێن وا قسە بکەیت بە تۆ چۆنێ ناسیتەوە کانزایەک زائیدەن ئانایۆن یعنی بە کانزا دەست پێ دەکات واتە بە کانزا دەست پێ دەکات بە کانزا دەست پێ دەکات
بەڵام ئەم ئانایۆن کانزا ئەمە ئانایۆنە کانزاکای بە بە کاتایۆن ینی ئایۆنی موجب بەڵام ئەم لە ئایۆنی موجب و سالب پێک نەهاتووە بە ناکانزا دەست پێ دەکات نەک بە کانزا ئەسا کەواتە تۆ بێ لێرە بچیت خشتەی خودی نزیکی 120 توخمە 116 توخمە خۆی ئەبێ هەر هەمووی بناسی کامە کانزایە و کامە ناکانزا طبعا ئەمەش ناکرێ وانە نازانی کامە کانزا نزیکی 100 کانزایە 16 ناکانزا جاو 100 کامەیە نازانم بەڵام باشتر وایە ناکانزاکان لەبەر کەی ئاسانە 16 ناکانزاکە شەشیان ئەکەوێتە کۆمەڵی 18 ئەخیر هیلیۆم، نیۆن، ئارگۆن، کریپتۆن، زینۆن، ڕادۆن ئەمە ئەم شەشە ئیشم پێی نییە لە پۆلی 12 کەواتە 16 ناکانزاکە ئەوە شەشم لە کۆڵ بوو وتم خشتەی خولی تو ئاوا لە بەریکە 16 ناکانزای تایە لەگەڵ 100 کانزاکەش هەمووی کانزانیە هەندێک نیمچە کانزا و شتیشی تایە بەس ئێمە هەر باسی نیمچە کانزان ناکەین 100 کانزاکەشم بۆ لەبەر ناکرێت چم چی لەبەرەکەم ناکانزاکە چونکە ناکانزاکەی کەمە ناکانزاکە کە 16 ئیشم بە شەشی نییە ئەو شەشە هیلیۆم، نیۆن، ئارگۆن، کریپتۆن، زینۆن، ڕادۆن کۆمەڵێ ئەنجا دەدانەکەی چییە دەدانەکەی تر ئەم دەناکانزایە لەبەرکە ئیتر تۆ باری شانت ئاسانەی بێت سێ ناکانزا کە لە ژیان تا زۆر وەکو گاز ئەیبیستی هایدرۆجین، ئۆکسیجین، نایترۆجین ئەمە ئەم دەناکانزایە لەبەرەکەیت زیانەکە یەکەم چییە؟ هایدرۆجین، ئۆکسیجین، نایترۆجین لە شوێنێکا بۆ نووسیوەدەم لە پڕ سێ لە خواری خوارەوە بەڵێ بۆی پێویست ناکا بینووسی لە لاپەڕە سێ لە ئەمە سیان اینجا هالۆجینەکان هالۆجینەکان کێ؟ فلۆر، برۆم، یۆد ئەو بوو بە چەند؟ حەوت ماوەتۆ سیان سیانەکە ئاو بە سەریعی وەکو هێما لێ بگە بڵێ CPS چی؟ CPS ئاوا لە بەریکە CPS شتەی خولی ئەم دەناکانزایی تایە زایدەن شەشی تر ئیشم پێی نییە ئیتر لە غەیری ئەوە هەرچی هاو بەلاتە تۆ پێی بڵێ کانزا باشە جا هەر ئاوێتێک بە کانزا دەستی پێ کرد بوو بە ئاوێتەکە بڵێ ئایۆنی ئەسەن نمونەی ئایۆنی نمونەی ئاوێتەی ئایۆنی بە چیە ئەیزانی بە کانزا دەست پێکا بۆ مناڵی CaCO3 ئەمە بۆ ئایۆنیە لەبەرێ بە CA دەست پێکا لەبەرێ بە کانزا دەست چۆن نەزانم CA کانزایە بڵێ لەبەرێ لەو دەیانە هەرچی لەو دەیانە بوو پێ بڵێ کانزایە هەرچیش بە کانزا دەستی پێکرد بە ئاوێتەکە بڵێ چی؟ ئایۆنە NaCl ڕێی چێشت NaCl Na چییە؟ کانزایە چۆن نەزانم لەو دەیانە هەرچی لەو دەیانە بوو بێجگە لە شەشی شەیە و شەشە واز لێن و هیلیۆم نیۆن مەسەلا لێ KBr برۆمیدی پۆتاسیۆم ئەمە چییە؟ ئاوێتەی ئایۆنیە بۆ ئەڵێ چونکە بە کانزا دەستی پێ کردووە کانزا پۆتاسیۆم کانزای چونکە لەو دەیانە ئیتر زۆر بڕۆ Mg مەسەلە SO4 گۆگرداتی مەگنیسیۆم ئەمە Mgە لەبەرەوەی لەو دەیانە کانزایەکەواتە ئەم ئاوێتەیەکی ئایۆنیە ئیتر نمونە زۆرە نمونەی ئاوێتەی گەردی ئەوانەیە کە بە یەکێک لەوانە دەست پێکە ئاو بەچی دەستی پێ کردووە؟ هایدرۆجین لەو دەیە بەڵێ تا ئامۆنیا بەچی دەستی پێ کردووە؟ هەچی ئاوێتەیە بەوانە دەست پێ بکات بڵێ ئاوێتی گەردیە مەسەلە لێ CO2 دوان ئۆکسیدی کاربۆن لێ هەریکێ لەوانە بنووسی مەسەلە لێ SO3 سیان ئۆکسیدی گۆگرت ئیتر نمونە زۆرە ClO2 مان هەیە دوان ئۆکسیدی کلۆر
و گازی کلۆرە هەرچی باوانە دەست پێ بکات پێوترێت ئاوێتی گەردی ئەمە چەند نمونەیەک بوو پێویستە بزانی ئاوێتی ئایۆنی و ئاوێتی گەردی چۆن لە یەکتری جیاکەی تۆ لە لاپەڕستێ ئەو دەناکانزایان بۆ نووسی اینجا ئاوێتی ئایۆنی بە کانزا دەست پێ دەکات ئەمە کانزاکان بوو یان بە NH4ش دەست پێ بکە هەر ئاوێتی ئایۆنیە بە NH4 مەسە بڵێ NH4Cl ئاگان لێبێ ئەمەش نامۆیە پێوترێت چی کلۆریدی ئامۆنیۆم بۆ ئەمە بە نایترۆجین دەستی پێ کردووە کانزانیە بەڵام ئەمەش هەر بە چی حسابە بە ئاوێتی ئایۆنی ئەمەش بە ئاوێتی ئایۆن چونکە NH4 خۆی ئایۆنی موجەبە هەر هەمووی ئایۆنی موجەبە کلۆرەکەشەوە بە ئایۆنی سالب بەو شێوەیە ئەوە تاکە نمونەیەکە بە پێی ڕێنمایەکان نییە بە کانزاشی تیان نییە بەس ئایۆنی چییە؟ موجب NH4 ئامۆنیۆم لەگەڵ ئایۆنێکی سالب ئەوەشمان هەیە ئیتر هیچ نمونەیەکتر نییە لەو ڕێستا و یاسایە لابات کە لەوێ باستم کردووە ئەمە بریتی بوو لە کۆتایی لاپەڕی سێ و لە لاپەڕی چواری ئەو خشتەیەم بۆ کردووی ئەبێت تۆ ئەم خشتەیە لەبەر بێ لە امتحانە هەر نمونەیە کە دەست پێکەم بە بەندی یەک ئێستا باسی هەر ئاوێتەیەکەکەین کە چۆنە نووسرێ ئەبێ ئەم خشتەیە بە تەواوەتی لەبەر بێ ئێستا هەمووی کوژێن و ئەمانە دەستەکەم بە سەرەتای چیمای بەندی یەک ئەمانە هەمووی کوژێن مەگە هەر جارە پێویستە بە تەسویرەکە بە شتێک خێرا بە مۆبایلەکەت تەسویری کە لە ماڵەوە ئەینووسیتەوە چونکە جاری وای لە پۆلا فلان ناکەی هەمووی بنووسیتەوە هەر شتێکە نووسیت بینووسەی کوژێن مەباوکو بەندی یەک لە چیمەی پۆلی 12 ئاوێتەکان لە ئاوە جیراوەکاندا یعنی ئاوێتی ئایۆنی بێت یاخود ئاوێتی گەردی ئەگەر کردمە ئاوە لە ئاوە کاتوایەوە چی بەستەر کرد یەکەم جار باسی کردداری لێک هەڵوەشانەکەین لێک هەڵوەشان چییە؟ پەیدابوونی ئایۆنی موجب و سالبە لە کاتی ئەماڵێن پەیدابوونی ئایۆنی موجب و سالب لە کاتی توانەوەی ئاوێتەی ئایۆنی لە ئاودا ئاوێتی ئایۆنی کامانە بوو ئێستا بۆ نووسی ئەوانە بکە بە کانزا دەست پێکە لاتوێتەوە لە ئاودا اینجا دوای توانەوە هەڵەوەشە بۆ ئایۆنی موجب و سالب بەم کردارە وترێن لێک هەڵوەشان خوێی چێشت NaCl ئەمە ڕق خوێی چێشت ئەیکەیتە ئاو ئەتوێتەوە خوێ بەڵێ ئەتوێتەوە هەموو لە ماڵە خۆتان توانێتەوە لە ئاوە باش چی لێت؟ دۆخە ڕقەکەی دیار نامێنێت ینی کردداری توانەوەیانی گۆڕانی دۆخ ڕەنگە سپیەکەشی دیار نامێن ئەمە توانەوەی توانەوە گۆڕانی دۆخە بەڵام دوای توانەوەکە کرددارێکی دیشی بەسەرایەت چییە هەڵەوەشە بۆ ئایۆنی موجب و سالب Na موجب Cl سالب تواوە نابینێ لە ئاوەکەدا ئایۆنی کلۆروس ئایۆنی سۆدیۆم بە ئاوەکەدا بڵاو بن ئەمە پێوترێ لێک هەڵوەشان یعنی دوای توانەوە ئەنجا لێک هەڵوەشان وتە مادەیە توێتەوە شەکر دەستی پێشوو باسم کرد شەکر وەکو خوێ ڕقە و سپیە ئەتوێتەوە لە ئاودا بەڵێ 5 ئەوەنەی خوێ باشتری شەتوێتەوە 5 ئەوەنەی خوێ زیاتر ئەتوێتەوە کە چی نابێت بە ئایۆنی موجب و سالب هەرێ بە C6H12O6 بەس چ شتێکیە گۆڕێ ئەمە پێوترێت توانەوە یعنی چی؟ بەس گۆڕانی دۆخ خوێش ئەتوێتەوە لە ئاوەکە ئەم دۆخەکەی گۆڕێ بەڵام دوای توانەوەکە
کردداری دووهەمی بەسەردا دێ کردداری دووەم چییە؟ لێگەڵەوە شێ بۆ ئایۆنی موجب و سالب بەڵام شەکر هەرچەنە پێنج ئەوەنی ئەو باشتری شەتێتەوە بەڵام لێک هەڵ ناوەشێ لە بەرەوەی ئەم لێگەڵوەشان ناکە ئەوە پێناسی لێگەڵوەشان بریتێ لە پەیدابوونی ئایۆنی موجب و سالب لە کاتی توانەوەی ئاوێتەی ئەمە یعنیم ئاوێتەی چییە؟ ئاوێتەی ئایۆنیە چیازانم بە کانزاکە دەستی پێکە کە لەو دەنا کانزایانە ئیتر چی پیا بوو؟ یەک مۆڵ لەم مادەیە توایەوە یەک و یەک دوو مۆڵ ئایۆن پیا بوو ئایا هەموو جارێ دوو مۆڵە نەخێڵێ دوو یان زیاتر بۆ ناڵێ CaBr2 ئەما توێتەوە هەموو ئاوێتەیەک لە گەردیلەی ئایۆنی موجب و سالب بێکات ژمارە گەردیلەکانی لە لای ڕاستیەوە نووسراوە ئەمە لێرە لە لای ڕاستیەوە نووسراوە یەک نانووسرێ ئەوەش چەندە کە هەڵێەوە شوێنی ئەو ژمارەی هینتە پێشەوە واتەوە خراوەتە ئێرە ئەوە بۆ بێ واتە کاتێک یەک مۆڵ لەم مادەیە توێتەوە کاتێک یەک مۆڵ ئیتر دۆخەکان لابم بۆی زۆر قەرەباڵغی لەسەر نووسینەکان دروست نەکە یەک مۆڵ لەم مادەیە بتوێتەوە یەک مۆڵ لەم ئایۆنە پیا بێت یەک مۆڵیش لەم ئایۆنە پیا بێت کۆی کەیتەوە کاتە دوو مۆڵ ئایۆن یاخود ئەمە هەڵەوەش ئەمە کە هەڵی بتوێتەوە هەڵەوەشێت ئەم یەکە خەمە پێشەوە بە چی؟ CA موجب دوو بێ بارەکەی بنووسی زائیدەن ئەم دووەش بۆ پێشەوە بە 2Br سالب یەک مۆڵ لەم مادەیە بتوێتەوە یەک مۆڵ لەم ئایۆنە دوو مۆڵ لەم ئایۆنە کۆی کەیتەوە کاتە چەند؟ 3 مۆڵ ئایۆن پیا ئەبێت ئەگەر یەک مۆڵ لەمە بتوێتەوە واتە ئەگەر ئاوێتە ئایۆنەکان لە ئاودا بکەنەوە دەبێتەوەی پەیدابوونی دوو مۆڵ ئایۆن یان زیاتر جاروواڵێن زیاتر مەسەڵێ FeCl3 ئەما بێ بە Fe موجب 3 بە چی ئازانم موجب 3 ئەمە هی ئەمە کاتی خۆی دەستی پێشوتم چۆنێتی ئاوێتە نووسینی ئاوێتە ئەگەر ژمارە نەکان یەکسان بوو مەسەڵێ NaCl موجب یەک سالب یەکسانەی کوژێنی تۆ ئەگەر جیاواز بوو ڕاست و چەپی بووەکەی مەسەڵێ Al لەگەڵ S Al موجب 3 S سالب 2 بێ دوو بخەیتە ئێرۆ سێش بخەیتە ئێرۆ ئەنجاوە کوژێنی تۆ واتە ئەم سێهی ئەمە ئەم دووەش ئەوی کێ داواتە ئەمە لێرە ئەمە یەکە ئەم یەکە بارگەی کلۆرەکێ ئەو سێیە بارگەی ئاستنەکەیە واتای بێ بە 3 کلۆر سالبێک ئەو سێ خەیتە پێشەوە ئەمی ژێرا یەک هەیە ئەو یەکە خەیتە پێشەوە یەکەکەیە ئەوەش سێکە خەیتە ئێرەوە کلۆر سالب یەکە ئەو موجب سێیە جاڵێ یەک مۆڵ لەم ئاوێتەیە بتوێتەوە یەک مۆڵ لەم ئایۆنە 3 مۆڵ لەم ئایۆنە کۆیەکەیتەوە کاتە 4 مۆڵ ئایۆن پیا بێ بە گشتی بەڵام ئەگەر سەیری ئەم نمونەیە ئەم سێم هێنایە پێشەوە ئەگەر ئاوێتەیەک بەم شێوەیە نووسرا بێت KNO3 ئەگەر ئەمە بتوێتەوە وەکو FeCl3 ئەڵێ هەڵێوە شوێنم ئەم پۆتاسیۆمە ئەم یەکەیە خەم پێشەوە بە چی؟ کەی موجب زائیدەن نەڵێ ئەم سێ خەمە پێشەوە ژمارەی ئۆکسیجین دەستکاری ناکەیت بە هیچ جۆرە ژمارەی ئۆکسیجین دەستکاری ناکەی واتە نووسیت NO3 سالب یەک بە هیچ شێوە ژمارەی ئۆکسیجین دەستکار بەڵام ئەگەر دوای ژمارە ئۆکسیجینەکە کەوانە هەبوو دوای کەوانەکە ژمارە هەبوو ئەو ژمارەیە گۆڕی ئێستا باسی یەکەم ئێستا لێن یەک مۆڵ لەم ئاوێتەیە بتوێتەوە بە هەمان شێوە یەک مۆڵ لەم ئایۆنە و یەک مۆڵ لەم ئایۆنە ئەگەر کۆی کەیتەوە کاتە دوو مۆڵ ئەیکەی ژمارە دەستکاریەکە بە ماوترە ئایۆنی فرەگەردیلە ئەم ئایۆنانە تاگەردیلە بوو ئەگەر دوای ئەوە کەوانە هەبێ مەسەڵەن ئەڵێ Al2 SO4/3 لێرە ئەم دووە خەیتە پێشەوە بە 2 Al موجب 3 زائیدەن ئەم سێش ئەیەنتە پێشەوە واتە ژمارەی ئۆکسیجین دەستکاری ناکرێت دوای کەوانەکە ژمارە هەیە ئەو ژمارەیە خەیتە پێشەوە ئەڵێ 3 SO4
سالب 2 1 مۆڵ لەم ئاەتەیە بتوێتەوە 2 مۆڵ لەم ئایۆنە 3 مۆڵ لەم ئایۆنە پیا ئەبێت سەرجەمەکەی کاتە 5 مۆڵ ئایۆن. ئەمە بریتی بوو لە کردداری لێک هەڵوەشان. باسی کردارێکی ترەکەم هەرچەند ئەوە لە دەستێکی داهاتووە لەوانێ بگەینە سەری یا لەوانش ئەمڕۆ بگەینە سەری، بەڵام وەکو بەراورد و جیاوازی بۆ باسەکەم کە بزانێ فەرقەکەی چیە لەگەڵ ئەوە. کاڵێ NaCl لە ئاوا ئەتوێتەوە NaCl بە Na موجب و Cl سالب وتمانم کردارە پێڵین لێک هەڵوەشان. بەس ئەگەر HCl لە ئاودا بتوێتەوە ئەمیش دەبێت بە H موجب Cl سالب وەکو NaCl بە Na موجب و Cl ئەمیش دەبێت بە H موجب و ئەم کردارە پێی ناوترێت لێک هەڵوەشان، پێوترێت چی؟ ئایۆنێن. بۆ چونکە مادە تواوەکە ئەم مادە تواوەکە چییە؟ ئاوێتەیەکی گەردیە. ئاوێتەی گەردی چی بوو سەباسم کرد؟ تموێ لە ئایۆنی موجب و سالب پێک نهاتوە، بە کانزا دەستی پێ نەکردووە، بە H دەستی پێ کردووە. H چییە؟ هایدرۆجینە لە دەناکانزاکەیە. چی لەو دەناکانزایە بەو دەستی پێ کردبوو؟ ئەگەر ئاوێتەی گەردی توایە لە ئاودا ئایۆنی موجب و سالب پیا بوو بە کردارەکە ناڵێن لێک هەڵوەشان، ئەڵێن چی؟ ئایۆنە. من پێشم خست بەس ئەوە لە لاپەڕێ زانین لە لاپەڕێ دەهە لە دێ لە سەری سەرەوە. بەس من ئەو کاتەی تر کە باسم کرد تۆ لە ئێستەوە معلوماتت هەیە لە لاپەڕی دەی مەلزەمەکە لە سەری سەرەوە من لە ئێستەوە کاتە لێک هەڵوەشان چییە؟ هەر عینەن ئەماڵی بریتە لە پەیدابوونی ئایۆنی موجب و سالب لە کاتی توانەوەی ئاوێتەی چی؟ گەردی. ئاوێتەی گەردی بتوێتەوە لە ئاودا ئایۆنی موجب و سالب پیا بێت کردارەکە پێڵێن ئایۆنیان، پێی ناڵێن. بەس ئەگەر ئاوێتێکی گەردی بتوێتەوە و ئایۆنی موجب و سالب هەر پەیانە بێت وەکو ئێستاوەتم وەکو شەکرەکە ئەو پێڵێن توانەوە تو شەکر. شەکریش گەردیە، ئەمەش گەردیە کە بە کانزا دەستی پێ کردو، بە کاربۆن دەستی پێ کردو کە ناکانزا. ئەویش لە ئاوا توێتەوە ئەوێ بە C6H12 ئەمەی پۆلی 11 بەس دۆخەکەیە گۆڕە ئەتوێتەوە و ئەبێ بە شەکری تواوە دۆخەکەی گۆڕا ئایۆنی موجب و سالب پەیانە بووە لەبەرەوە بەم کرداراڵین یعنی دوای توانەوە هەڵ ناوەشێ بە ئایۆنی موجب. ئایۆنی موجب و سالب پیا لەبەرەوە نە لێک هەڵوەشانەکان نە ئایۆنێنەکان. ئەوە ئایۆنێن لاپەڕ دەیایە من لە ئێستەوە کو تێبینی بۆی بزانین جیاوازی نێوان لێک هەڵوەشان و ئایۆنێن چییە؟ هەردووکیان لە ڕووی کردارەوە لە یەکە چن. چییە؟ هەردووکیان ئەتوێنەوە دوای توانەوە هەردووکیان ئایۆنی موجب و سالبی لێ پیا بێت، بەڵام لە لێک هەڵوەشانە مادە تواوەکە ئایۆنیە. لە ئایۆنیاندا مادە تواوەکە چییە؟ ئەوە فەرقەکەیەتی، هیچ شتێکی فەرقێکی ئەو تۆی نییە. ئێستا ئەمە لابم ئەگەڕێنەوە بۆ بابەتەکەی خۆمان بە پێی تەسەلسول بکەین. اینجا ئەمە چەند شێوە پرسیاری تایەتەوە، چەند شێوە پرسیار. ئەمە هەموویە کوژێنمەوە دەستەکەم بە نووسینی پرسیار. شەرت نییە ڕێک نمونونەکانی مەلزەمەکە بێ، حەقم نییە بەسەر نمونەی مەلزەمەوە. با نمونەی مەلزەمەش بێ بە نمونەیەکی زیایە بۆ تۆ شەر ئەوانەی نمونەی مەلزەمەکە هەمووی حەلکراوە. جا من نمونەی تر لەسەر بۆردەکەیان وسم هیچ فەرقی نییە لەگەڵ ئەوانەی ناو مەلزەمەکە، بەس چەند شێوە پرسیارەتەوە شێوە جیاوازەکانی بۆ باس دەکەم ئەگەر هەیە. یەکێ لەو شێوانەی پرسیار بوون مناڵێ لە پرسیاری یەکەم لە توانەوەی 0.2 مۆڵ نیتراتی باریۆم یا کالیسیۆم هەر شتێک بێ ژمارەی
مۆڵی ئایۆنە پەیدابووەکان چەندە؟ لە توانەوەی 0.2 مۆڵ نیتراتی باریۆم جاوەچێ بە هەڵبژاردنە نووسێ 0.4 بە ABCD 0.6 0.8 یەک ئەوە 4 وەڵام تایاتێ 0.4 0.6 0.8 یەک هەڵێ کامیان ڕاستە. تۆ چیەکەی؟ ئەبێ وەکو ئەو پێنج نمونەی تر یەکەم شت هاوکێشە بنووسیت. هاوکێشەی چی؟ توانەوەی نیتراتی باریۆم، یعنی ئەگەر شتەکە لەبەر نەبێت هیچ. نیترات NO3 سالب یەک، باریۆم BA موجب دوو. تا لە بەگەرەمی بۆ نەکات بارگەی بۆ چییە؟ بارگەی ناوێ کورە زیایە ئەکتەر نووسێت چی؟ BA زائدەن NO هەر بارگە نانووسێت. کەی مشکلێ بارگە؟ ئەڵێ یەک مۆڵ لەمە بکوێتەوە، یەک مۆڵ لەو پیا بێت، ئیتر ئاوا بە هەڵا ڕوا لە ئەخیرە ئەنجامەکەشی بە هەڵەت دەستەکەوێت. ئەو ئەنجامە هەڵەی کە دەستیەکەوێت ئەبینێ لە ناو چوار بژاردەکە هەیە، ئیتر وازانێ ڕاستی کردووە. بەو شێوە پاشقولە لێگرێت. ئێمە بە سێ شێوە ئەزانین تەلەبەر بە چەند شێوە هەڵە پرسیار هەلەکات. شێوە هەڵەکانیشان ئەزانین. شێوە هەڵەکانیش خۆمان بەکاری هێنی و چی دەرەچێت ئەوە ناکەین بەو ئەنجامانە. بۆی تۆ بە هەر شێوەی هەڵەو کرد چی تێبکەویت. بۆچی تێبکەویت؟ بۆی تۆزە خەفەت بخۆیت. بۆ خەفەت بخۆی؟ چونکە ژیان بە خەفەتەوە خۆشە. وانە؟ چونکە ئێمە لە هەموو هەڵەیەک و لە هەموو خەفەتێک ئەبێ دەرز وەرگرین. جا لەبەرەوە ئەبێ ئاگاد لە بارگەبی. ئەمە NO3 سالب یەکە، باریۆم یەک بۆ ئێرە دوو بۆ ئێرە، ئاوای نووسی نیتراتی باریۆم. اینجا دوای ئەوە توانێەوە کوژێنیتەوە. لە کاتی لێگەڵوەشانە ئەم یەکە بۆ پێشەوە بە یەک دانە BA موجب دوو، ئەم دووەش بۆ پێشەوە بێ بە دوو دانە نیترات سالب یەک. جاڵی یەک مۆڵ لەمە بتوێتەوە، یەک مۆڵ لەم ئایۆنە پیا بێت، دوو مۆڵ لەم ئایۆنە پیا بێت، کوێ یەکەمەوە کاتە 3 مۆڵ ئایۆن. 3 مۆڵ ئایۆن بەگشتی بۆ کۆم کردەوە. چکە بە کۆ قساک ئەڵێ ژمارەی مۆڵی ئایۆنە پەیدابووەکان هەمووی. جا ئەمە هاوکێشەکەی واڵێت. هاوکێشەکاڵێ ئەڵێ ئەگەر یەک مۆڵ لەو بکێتەوە 3 مۆڵ ئایۆن پیا بێت. بەس ئەو پرسیارەکە لێ نەخەیەگەی ئەو 0.2 بتوێتەوە. ئەو کاتە تۆ چیەکەی؟ شێوەی بیکاری زۆرە، بەس ئاسانترینیان کە بۆ هەموو جۆرە نمونەیەک بتوانی شێوەیەکی بیکاری بەکاربێنی بە هەر شێوە پرسیارێک بێت چۆ ئەو خشتەی بۆ بکە. ژمارەی مۆڵی تواوەکە، ژمارەی مۆڵی ئایۆنەکان. ئەو شتێک بکە بڵێ یەکەم جار هاوکێشەکە ئەڵێ چی؟ هاوکێشەکە ئەڵێ ئەگەر تواوەکە چی؟ تواوەکە یەک مۆڵ بێ. ئایۆنەکان چەنە؟ ئایۆنەکان لەو بەس 3. ئایۆنەکان 3 مۆڵە. باشە. ئەوە هاوکێشەکە واڵێت. ئەجا چم پرسیارەکە خوێنمەوە. پرسیارەکە ئەڵێت چی؟ ئەڵێ لە توانەوەی 0.2 یعنی ئەگەر مادە تواوەکە 0.2 بێت ژمارەی مۆڵی ئایۆنەکان چەندە؟ چیەکەیت؟ دوولاو دوونێوان. ئیتر ئەوەیان هێمایەکی بۆ دانێ. ئێکس دانی، وای دانی، زێد دانی، چی دانی دانی. وای کەڕەت یەک هەر وای. یەکسانە بە 0.2 کەڕەتی 3 ئەکاتە چەند؟ 0.6 کاتاڵی 0.6 ڕاستە. ئەمە شێوەیەکیان. ژمارەی مۆڵی تواوەکەی یابوو، داوای ژمارەی مۆڵی بۆی هەیە بە عەکسەوە. ژمارەی مۆڵی ئایۆنەکانت باتێ داوای تواوەکە بکات. بڵێت پرسیار
چەند مۆڵ کاربۆناتی سۆدیۆم لە ئاودا تواوەیە. با بیکەین بە کاربۆناتی سۆدیۆم، کاربۆناتی ئامۆنیۆم، با تۆزی ئامۆنیۆم بێت، وی فێری شێوە ببین تۆزیە. ئامۆنیۆم فێری شێوە ببین. سۆدیۆم ئاسانە NA ئامۆنیۆم لە ئاودا تواوەیە. ئەگەر ژمارەی مۆڵی ئایۆنە پەیدابووەکان بکاتە 1.2 مۆڵ. اینجا ئەوە چیە بە هەڵبژاردن؟ هەڵێ 0.2 0.4 0.8 0.6 0.8 ئەوە چەند شتێکت ئەیاتێ. واتە تۆ لێرە ئەبێ یەکەم جار هاوکێشە بنووسیت. هەموو جارێ بە هاوکێشە حەلیکەی ئاسانتر. هاوکێشە بۆ توانەوەی ئەوە لە چەند مۆڵ کاربۆنات ئامۆنیۆم لە ئاودا تواوە. کاربۆنات CO3 سالب 2. ئامۆنیۆم NH4 موجب 1. جیاوازە 1 بۆ ئێرە نانووسرێت، 2 بۆ ئێرە خم بایت و اینجا ئەوە لاپم. ئەمە بتوێتەوە ئەو دووە بە 2 NH4 موجب 1 زائدن. ئەم سێ بە پێشەوە بۆ وتم ژمارە ئۆکسیجین دەستکاری ناکەیت، وەک خۆی نووسیتەوە CO3 سالب 2. اینجاڵیت 1 مۆڵ لەم مادێ هەم کاتێ مەمەیەکە. 1 مۆڵ لەم مادێ بتوێتەوە 2 مۆڵ لەم ئایۆنە لێرایش نەنووسراوانی 1 مۆڵ لەم ئایۆنە کۆیەکەمەوە ئەکاتە 3 مۆڵ ئایۆن بۆ کۆیەکەمەوە. ئەڵێ ژماری مۆڵی ئایۆنە ئەو باسی مۆڵی گشتیەکە ژماری مۆڵە. اینجا دوایەوە چیەکەیت؟ شتە ژمارەی مۆڵی تواوەکە، ژمارەی مۆڵی ئایۆنەکان. هاوکێشەکە ئەڵێ چی؟ لە پێشە ئەو هاوکێشەکە هەموو کاتێک تواوەکە 1 مۆڵە. ژمارەی مۆڵی ئایۆنەکان چەندە؟ 3 مۆڵ. ئەنجا دێم پرسیارەکە خوێنمەوە. پرسیارەکە ئەڵێ چی؟ چەند مۆڵ کاربۆناتی ئامۆنیۆم لە ئاودا تواوە، یعنی تواوەکە چەندە؟ ئەگەر ژمارەی مۆڵی ئایۆنە پەیدابووەکان چەندە؟ ئایۆنەکان ژمارەی مۆڵی ئایۆنە پەیدابووەکان 1.2. چیەکەیت؟ دوولاو دوونەوە. ئەم بە ئەکس دانی، بە دوای دانی، بە چی داینێ بڵێ ئەکس کەڕەتی 3 ئەکس کەڕەت 3 ئەکاتە 1 کەڕەتی 1.2. 3 کاتێتە ئەو بەر. ئەکس ئەکاتە چی؟ 1.2 دابەشی 3 0.4 مۆڵ تواوەیە. واتە ئەڵێ کاتەڵێ ئەمە ڕاستە. ئەم دوو پرسیارە یەک شێوە بوو، بەس لەمەیانە تواوەکەی یابوو داوای ئایۆنەکانی کردبوو، لەمەیانە ئایۆنەکانی یابوو داوای توانەوەی کردبوو. ئەگەر ئەینووسیت تر خێرا دەست و بردێک ئەیکوژێنمەوە ئەچمە سەر شێوەی سێم و چوارم. لەم دوو پرسیارەکە تێبینی بکەیت ئەڵێ ژمارەی مۆڵی ئایۆنە کەوتی ئایۆنە پەیدابووەکان، یعنی هەردووچی لەبەرەوە من چوم چیم کرد؟ کۆم کردەوە ئایۆنە پەیدابووەکان. جاری وایە لە ئیمتیحانە باسی ئایۆنە پەیدابووەکان ناکە، باسی یەکێ لە ئایۆنەکانەکە، یا باسی ئایۆنە موجەبەکە یا باسی ئایۆنە سالبەکە.
ئێستا چینە سەر ئەو شێوە جیاوازانە هەموو یەکوژێنمەوە ئەگەر دای من مۆبایلت پێ بە زۆر باشە خێرا تەسویری بکەیت و دوایی لە ماڵەوە بیخەیتە سەر وەرەقە زۆر باشتر ئەگەر پێشت نییە کێشە نییە ئێستا شێوەی 3 و 4 نووسم چونکە بۆیە لێم لێرە تەسویری کەیت و لە ماڵەوە نووسیتەوە کە لە ماڵەوە نووسیتەوە جارێکتر وەکو مراجعەی لێ بۆ وەکو سعی لێ کە نووسیتەوەی خەیتە سەر دەفتەر بەڕێک و پێچی لە کاتی نووسینە مێشکی بەرێ بە سعیکردنەوە بینوسەرەوە لەسەر دەفتەر ئەوەی سەر مۆبایلەکە بۆیی وەکو سعیکردن و مراجعەی لێ پرسیارێکی تر ئەڵێم پرسیار چەند مۆڵ ئایۆنی گۆگردات دیتواوە هەیە لە کاتی توانەوەی 0.5 مۆڵ گۆگرداتی ئەلەمنیۆم مثلا ئەنووسێت 1.5 2.5 مۆڵ بەحڵ بژاردن ئەو پرسیارەکێ ئەو بەری کوژێنمەوە پێویستان پێی نییەوە لێرە دواوەکە گۆگرداتی ئەلەمنیۆم گۆگردات SO4 سالب بوو یەکەم وانەیە ئەو ئایۆن و شێوگ و موجب و سالبانە هەمووی وەکو پێویست ئەمڕۆ نەیخەیتە سبەینە لەبەریکە بۆی شت لە مێشکتا ئاسان بێ بۆ دەستەکانی تر گۆگردات ئەلەمنیۆم ئەل 2 بۆ ئێرە 3 بۆ ئێرە هەموو جارە هەم کێشەکە نووسم ئەمە بکوێتەوە 2 بە پێشەوە 2AL موجب 3 بە پێشەوە 3 SO4 سالب 2 من ئەگەر بیشی نووسم یەکەم جار کێشە نییە لەم ئەگەر 1 مۆڵ لەم ئایۆنە بکوێتەوە 2 مۆڵ لەم ئایۆنە 3 مۆڵ لەم ئایۆنە پیا بێت بەس کۆی ناکەمەوە وەکو ئەوانە کۆی ناکەمەوە چونکە ئەو لێرا بەس بە تەنها باسی ئایۆنە وەکو ئەمە ناڵێ ئایۆنە پەیدا بکەن ئەڵێ ئایۆنی بەس گۆگردات یعنی بەس قسە لەسەر ئەوە کات قسە لەسەر ئەم ناکات ئەمە بۆ دەڕەوە ئەو جارەوە شێوەیەکی تر پرسیارە جارەوە ئەوەیەتەوە ئێستا ئەوە هاوکێشەکە واڵێت ساحب کێشەکاڵێت چی شتێکی بۆکەم ژمارەی مۆڵی تواوەکە ژمارەی مۆڵی ئایۆن ناڵێم ئایۆنەکان وەکو ئەوە چکە لە بەس باسی ئایۆنی شێکات ژمارەی مۆڵی ئایۆنی گۆگردات جا هاوکێشەکاڵێت چی هاوکێشەکاڵێت چی ئەڵێ ئەگەر تواوەکە ئەمە تواوەکێ هەموو کاتێک ئەوەی لای ڕاست ئەمە تواوەکێ تواوەکە 1 مۆڵ بێت ئایۆنی گۆگردات چەنە 3 وەی ناکەیتەوە وەکو ئەوانی پێشوو ئەی پرسیارەکە لێت چی چەند مۆڵ ئایۆنی گۆگردات تواوەیە ئایۆنی گۆگردات چەنە ئەگەر مادە تواوەکە ئەمە چەند بێت 0.5 مۆڵ چیەکەیت ئەمە بکە بە هێمایە هەر ئەوە نێ بەزیتر لە ئەوڵەوە بزانە باسی چیەکە و چی بەکارێنی لە خشتەکە ساڵێ وای کەڕەت 0.5 کەڕەتی 3 ئەکاتە 1.5 مۆڵ
واتە 1.5 جاری وا هەیە ئەمە لێرە مۆلی تواوەکەی یابوو داوای مۆلی ئایۆنی جاری وای مۆلی ئایۆنیەک تایاتێت مۆلی ئایۆنیەک تایاتێت داوای مۆلی تواوەکەکە وەکو لەم نمونەیە ئاسایی نووسین نمونە چەند مۆڵ کلۆریدی کالسیۆم لە ئاودا تواوەیە ئەگەر ژمارەی مۆڵی ئایۆنەکانی کلۆر بکاتە 0.6 مۆڵ باڵبژار نەنووسێت 0.2 0.3 0.4 0.5 چەند مۆل کلۆریدی کلۆرید Cl سالب کالسیۆم Ca یەک بۆ ئێرە نانووسێت دوو بۆ ئێرە اینجا ئەوە لابێ ئەوە بچێتەوە Ca موجب دوو Cl سالب هاوکێشەکە لە 1 مۆڵ لەمە بتوێتەوە هەموو کاتی هاوکێشەکە 1 مۆڵ لەم ئایۆنە 2 مۆڵیش لەم ئایۆنە کۆی ناکەمەوە چکە تەنها ژماری مۆڵی ئایۆنەکانی بەس باسی ناڵێ ئایۆنە پەیدا بووەکان باسی هەموو ئایۆنەکان ناکە بەس باسی ئایۆنی لەبەر بەس باسی ئایواز ئیش قسە لەسەر ئەمە ناکات واز لەوا هێنم پرسیارەکە لە چ ئەمە هاوکێشەکەیە هاوکێشەکە پرسیارەکە هەڵێت چەند مۆل کلۆریدی کالسیۆم لە ئاودا تواوەیە ئەگەر ژماری مۆلی ئایۆنەکانی کلۆر کاتە 0.6 کلۆرەکە 0.6 بێ ئەمە دابنێ بە وای و دوو لاو دوونێوانیشی بە بکە وای کەڕەت دوو ئەکاتە 1 کەڕەتی 0.6 کەواتە وایە کاتە چی 0.6 دابەشی دوو 0.3 مۆڵ ئەو کاتەڵێ 0.3 ڕاستە شێوێکی تر کە زۆر هەر قوڵکردنەوەی ئایۆن پرسیار ئەگەر ژمارەی مۆڵی کاتایۆنەکان بکاتە 0.3 مۆڵ ژمارەی کاتایۆنەکان بە فەرق ناکات ژمارەی مۆڵی ئانایۆنەکان چەندە لە کاتی توانەوەی بۆم دەڵێ کلۆریدی ئەلەمنیۆم جا بە هەڵبژاردن 0.6 0.9 1.2 1.5 هاو چوار ژمارە تێهاتێ چی تواوەتەوە کلۆریدی ئەلەمنیۆم یعنی AL ئەوە ئەلەمنیۆمە کلۆر سالب 1 3 بۆ ئێرە 1 بۆ ئێرە دوای بارگەکان لام ئەمە بکەیتەوە نووسی چی 1 بۆ پێشەوە AL موجب 3 زایدن 3 بۆ پێشەوە 3CL سالب هاوکێشەکە لە چی هەڵێ ئەگەر 1 مۆڵ لەمە بکێتەوە 1 مۆڵ لەم ئایۆنە 3 مۆڵ لەم ئایۆنە پیا بێت ئەو هاوکێشەکەیە کۆی ناکەمەوە چکە بەپی خوێندنەوەی پرسیارەکە پێویست بە کۆکردنەوە ناکات پرسیارەکە لە چی ژمارەی مۆلی کاتایۆنەکان چەندە
ئەگەر کاتایۆنەکان کاتە ئۆپۆینسیە کاتایۆن یعنی چی؟ ئایۆنی ینی ئەمە ئۆپۆینسیە بێت ژمارەی مۆلی ئانایۆنەکان چەندە یعنی هەر نەچوو بەلای ئەمە ئەڵێ ئەگەر ئەمە ئۆپۆینسیە بێت کاتایۆنەکان ئۆپۆینسیە بێت ئانایۆنەکان چەندە ئەو کاتە تۆ لێرا دوو لاو دوونێوانەکەکەیت ئەمە دانەی بە چی؟ وای کەڕەت یەک وای کەڕەت یەک هەر وای باشە چەندم دانابوو ئۆپۆینسی ئەمە لێرە یەک بەڵێ ئۆپۆینسیە کەڕەت سێ ئەکاتە سێ کەڕەتی ئۆپۆینسێ ئەکاتە چەند؟ ئۆپۆینت نۆ ئەمە شێوەی پێنجەم شێوەی پێنجەم کاتایۆن و ئانایۆنی نووسی بوو لە ئیمتیحانە پشوێن 5 دقە 5 دقە 10 دقە بچون پشوو بن و وەرنەوە دوو شێوەی ترتان بۆ باس دەکەم شێوەی دوو شێوەی تر و ئینجاش بەسەر مۆزوعیکە 5 دقە 10 دقە پشوو بن مامۆستا عادل محەممەد کێیە؟ مامۆستا عادل محەممەد کەریم مامۆستای وانەی کیمیا لە ئامادەی سەلاحەدینی کوڕان و پەیمانگای سلێمانی یەکێکە لە مامۆستا بەهێزەکانی شاری سلێمانی ماوەی 30 ساڵەوانی کیمیا دەڵێتەوە ئێستا مامۆستایە لە پەیمانگای سلێمانی و ئامادەی سەلاحەدینی کوڕان خاوەنی نۆبڕوانامەی ڕێزلێنانە لەلایەن وەزارەتی پەروەردەوە لە هەموو ساڵەکانی پۆلی 12 پلەی پێوانەی تۆمار کردووە بەهۆی زۆری ڕێژەی نمرەی بەرز لەلایەن خوێندکارەکانی لەوانەی کیمیا ورد لە شەرحکردن لە وتنەوەی وانەکەیدا بەبێ کورتکردنەوەی بابەتەکان هەموو منهەج تەواو دەکات بە ئەزمون و بەتوانا و لێهاتوو خاوەن کەسایەتێکی پڕنەشانازی پەیامی مامۆستا عادل بۆ خوێندکار ئێمە لە هەر کوێ بین یەکەمەکان لەوێن بۆ ئەوەی یەکێک بیت لە خوێندکارە سەرکەوتوەکان و یەکەمەکانی هەرێم لەگەڵ ئێمە بەردەوام بە لە پەیمانگای سلێمانی باشترینەکان لە پەیمانگای سلێمانی بۆیە ئێرە هەڵبژێرە